بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تورکیا ئۆپەراسیۆنی سەربازی بۆ ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان ئەنجامدا و ئێرانیش هەڕەشەی ئەنجامدانی هێرشی زەمینی دەکات. تورکیا لە ئۆپەراسیۆنێکی نوێدا بە ناوی سنگی شمشێر ئۆپەراسیۆنی ئاسمانی بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان ئەنجامدا. لە ئۆپەراسیۆنەکەدا بەپێی وتەی وەزارەتی بەرگری تورکیا 50 فڕۆکەی F-16 هەروە 20 فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارهاتووە. لە ڕۆژاوای کوردستان زیانی گیانیشی لێکەوتۆتەوە. هاوکات بەرپرسانی ئێران لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەڕەشەیان لە بەرپرسانی هەرێم کردووە ئەگەر حیزبەکانی ڕۆژهەڵ لە هەرێم چەک نەکرێت هەڕەشەی ئەنجامدانی هێرشی زەمینیان کردووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئۆپەراسیۆنی ئاسمانی تورکیا بۆ ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان هەروەها هەڕەشەی ئێرانیش بۆ ئەنجامدانی هێرشی زەمینی دەکەین و باز لە لێکەوتەکانی هەم ئۆپەراسیۆنەکەم هەڕەشەی ئێرانی دەکەن لەگەڵ بەڕێز جەباریاوەر بەڕێزان کە شارەزای سەربازیە و ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بوو لە سلێمانیەوە لەگەڵمانەکە جەبار سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لە هێرشەکەی تورکیاوە دەست پێ بکەین کە هێرشێکی ئاسمانی ئەنجامداوە بۆ سەرتا لە ناوچە سنووریەکانی هەرێمەوە دەست پێ بکەین. هەوکاری تەوقیتی ئەم هێرشە هیچ شتێکی لێ دەخوێنرێتەوە؟ بەناو خوای گەورە و میهرەبانەوە سڵاو لە ئێوەی بەڕێز لە هەموو بینەرانی بەڕێز دیارە ئەم هێرشە پێشبینی کراو بوو بە تایبەتی پاش ئەو ڕووداوە تیرۆریستیەی کە لە جادەی تەقسیم لە تورکیا ڕوویداوە لەلایەن ئافرەتێک کە بەپێی دەنگ و باسەکان ئافرەتەکە سۆمالیشە ینی چووگە خوشکێکی لە سوسیال میدیە یان لە هۆکارەکانی ڕاگەیاندن باسیەوە کرد کە ئەوە خوشکی منە و سۆمالیە بەڵام دیارە زۆر بەپەلە بڵێن حکوومەتی تورکیا پاش 2-3 ساعت یعنی لە دەستگیرکردنی ئەوە ئافرەتە و با لێکۆڵینەوەیەکی زۆر خێرا یەکسەر تاوانی ئەو کردە تیرۆریستیە خرایە سەر پارتی کرێکارانی کوردستان و سەر بڵێن پەیەدەش یعنی بڵێن لە هەردوو لە و هەر لەو ڕۆژەوە باسی تۆڵەکردنەوەی ئەو کردە تیرۆریستیە هەر لە هۆکارەکانی ڕاگەیاندنی تورکیا یان لە سەر زمانی گەورە لە پرسراوانی تورکیا هەر باس ئەکرا و جگەل لەوەش بەر لە 2 ڕۆژیش بڵێن وەزارەتی دەرەوەی تورکیا ئاگاداری هەموو هاوڵاتیانی خۆشی کرد کە هاموشۆی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژ ئاوای کوردستان و سنوورەکانی تورکیا عێراق یعنی تورکیا لەگەڵ عێراقیان سنوورەکانی ئێران لەگەڵ عێراقان نەکەن چونکە پێشبینی هێرشی کردبووە دیارە خۆتان نەزانن کە ئەمریکا ئەندامێکی بەهێزی ناتۆیە تورکیاش بە هەمان شێواز بێگومان تورکیا هیچ کارێک ئەنجام نادا ئەگەر پرس بە ناتۆ نەکا یان ئاگداری ئەمریکا نەکا چونکە بە حەقیقەت ینی 50 فڕۆکەی جەنگی F-16 لە ئاسمان بێ لەگەڵ 20 درۆن لە ئاسمان دەکە 7 فڕۆکە لە ئاسماندا بێگومان ئاسمانی ئەو ناوچانش زۆر جار هەیە فڕۆکەکانی ئەمریکا یان هاوپەیمانان شەڕی دژی داعش لە ئاسمانە لە عێراق و لە سووریا ئاگداریان دەکاتەوە کە کردەیەکی وا ئەنجامەدات. بەڵێ بەس وەکو ئەو بڵێن ئەو ئافرەتەی کە دەستگیر کرا بە تۆمەتی ئەنجامدانی تەقینەوەکەی ئیستانبول تۆ وەکو شارەزایەکی سەربازی خوێندنەوەکەت بۆ چی بوو کە خرایە ئەستۆی پەکەکە و بڵێن پێدا و بەڕێز پێ دوای ئەمەی لێبەر هەماتووە ئەمە بیانوێک بوو چۆنی لێک دەدەیتەوە؟ طبعا خۆی ئەسڵەن یعنی گومان دەکرێت لەوەی کە بە ماوەیەکی زۆر کورتە ینی حەقیقەت ینی وەکو بە پێی شارەزابوون و بەڕایەکی تایبەتی خۆم یعنی گومان ئەکرێت لەو لێکۆڵینەوەیە زۆر خێرایی و لەو دەست بە سەراگرتنەی زۆر خێرایی کە ماوەکەی یەکجار کورد بوو و دوایی یەکسەر ئەعلانکردنی لە ماوەیەکی چەند سەعاتێکدا بوو کە ئەمە سەر بە پارتی کرێکارانی کوردستانە و لەلایەن ئەوانەوە پشتیوانی دەکرێت نێردراوە بۆ ئەنجامدانی ئەم کردە تیرۆریستیە خۆ دەنە لە دوای ئەوەشدا بە هەمان شێوەش کردەیەکی تر لە جادەیەکی بە ناو فاتحدا ئەنجام درا و کۆمەڵێکی زۆر ئۆتۆمبیل سوتە هەر دوای چەند شەوێک لە دوای ئەو کردە تیرۆریستیە
دووەمش بەهۆی ئەوەی کە بڵاو کرایەوە لە هەندێک بڵێن کەناڵی میدیایی بڵێن سوسیال میدیا ئافرەتێک ئەڵێ ئەو ئافرەتە خوشکی منە و ئەوە سۆمالیە و ئێمە هەمومان شەزانین کە حقیقت حتا ئەگەر ئەو ئافرەتەش بێت ئەگەر هەو بێ خۆی بێت ئەو کردەیە ئەنجامدا بێت داعش بڵێن سۆمال بە ناوچەیەک یان بە ویلایەتێکی کاری تیرۆریستی خۆی ئەزانانی یعنی یەکێک لەو هەشت ویلایەتانەی کە داعش دایمەن لە میدیاکانی خۆی بڵاوی ئەکاتەوە لەو لاپەڕ ئەلکترۆنیانەی کە بڵاوی ئەکاتەوە باس لەوە ئەکا کە سۆمالیش ناوچەیەکی چالاکی داعشە دوور نییە ڕەنگە ئەم کردەوە ترۆریستی لەلایەن داعشەوە ئەنجام درابێ ئەوش لە تۆڵەی ئەوەدا کە بەر لە ماوەیەک تورکیا چەند کەسێکی سەرکردەی داعشی لە ناو تورکیا دەستگیر کردووە ینی لەبەرەوەیە من تەسەوەڕەکەم خۆی ماوەیەکی ینی بەڕای خۆ ماوەیەکی زۆرە تورکیا هەڕەشەی ئۆپەراسیۆنەکە بە تایبەتی بۆ سەر ڕۆژاوە و لەبەرەوەیە ئەمە بۆتە کردی بە بیانوویەک بۆ ئەوەی ئەنجامدانی ئەو هەڕەشە ینی ئەو هەڕەشەی خۆی بک بۆ سەر ئەو ناوچانە بە تایبەتی بۆ ڕۆژاوە چونکە جگە لە ناوچەکانی هەرێمی کوردستان کە هەم سنووری عێراق تورکیا هەم سنووری عێراق ئێرانی گرتەوە چونکە ناوچەکانی برادۆست و قەندیل و ئاسۆس و ناوچەیەکی زۆری بردومان کردووە بە هەمان شێواز لە ڕۆژ ئاواش ناوچەکانی کۆبانی و تەڕەفعەت و ناوچەکانی سەرەکانی و جگە لەوەش قامشلیشی تۆپباران کردووە ینی و لەوێ زەرزیانی ئەوێ زیاترە هەم لە هێزەکانی هەسەدا هەم لە خەڵکی بڵێن سڤیل مەدەنی هەم لە هێزەکانی سووریاش بە تایبەتی لەوێ زەرزیان هەیە. باشە کاک جەبار بۆ دوای لەسەر بڵێن ڕۆژاوی کوردستان قسە دەکەین بەس بۆ ئۆپەراسیۆنەکەی هەرێمی کوردستان تورکیا ینی جگە لە ئەمریکا بەرپرسانی عێراق و هەرێم ئاگادار دەکاتەوە لە ئۆپەراسیۆنەکانی؟ طبعا ئەم ئۆپەراسیۆنانەی کە ئەکرێن طبعا خۆی هەر ئەوەی ئەم شەو نەبووە ڕەنگە ئەم شەو چونکە بڵێن ژمارەی ئەو فڕۆکە جەنگیانە زۆرن کە بەکارهاتوون لەو ئۆپەراسیۆنە زۆر باز دەکرێت دەنەخۆ ڕۆژانە لە ئاسمانی هەرێمی کوردستان و لە سنوورەکانی بەتایبەت تورکیا عێراق کەوێتە هەرێمی کوردستان و زۆر جارش هەیە لە ناوچەکانی قەندیل لە ناوچەکانی نزیک ئاسۆس زۆر جار هەیە لە ناوچەکانی دۆڵی سەفرە و گەڵاڵا لە زۆر ناوچەی تریش بەردەوام بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان درۆنی تورکی لە ئاسمانە یعنی ئەتوانم بڵێم معدل 24 ساعت بەردەوامەیە و دووەم بەردەوام کردەی سەربازی ئەنجامە درێ لەلایەن هێزەکانی تورکیا کە لە ناو خاکی هەرێمی کوردستان چونکە بە ئاشکرا تورکیا ئاڵێ و لەسەر نەخشە بڵاوی ئەکاتەوە بە پێی ئەو میدیایی سەر بە وەزارەتی بەرگری تورکایە کە دەستنیشانی شوێنەکانی خۆی دەکات بنکەکانی لە ناو خاکی عێراقدا لە هەرێمی کوردستاندا این دیاری دەکاڵێ ئەوەندە بنکەم لەو ناوچانە هەیە و من لەوێ لەبەرەوەی شەڕی چەکدارانی پارتیکرەکانی کوردستانەکەم و ئەمەوێ لە ناویان برم و ئەمەوێ هەڕەشیان بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عێراقی کەمکەمەوە بەڵام عێراقش بە هەمان شێواز چەند جارێک لەسەر زمانی لێپرسراوە باڵەکانی عێراق چ وەزارەتی بەرگری چ وەزارەتی دەرەوەی عێراق چ فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق سەرۆکایەتی ئەرکانی سوپای عێراق ئەوان دەڵێن ئەوان ئەو هێرشانەیان ئەو چالاکیانەی کە ئەکرێت بەبێ ئاگداری و بەبێ ڕەزامەندی ئێمە بۆ و ئێمە هیچ ڕەزامەندیەکمان لەو بارەوە نەداوە بێگومانیش هەرێمی کوردستانیش ئەوەی بەقەدەر من شارەزام چونکە من لێپرسراو نیم لەو بابەتانە لەو جۆرە پەیوەندیانە بەڵام لەو بڕوایەدام تەنانەت هەرێمی کوردستانیش ینی بڵێن ناڕەزامەندی دەدات لەسەر ئەو شێوازە هێرشانەی کە ئەکرێت بۆ ناوچانە و نا بڵێن پێشوەختیش ئاگدار دەکرێت. بەڵێ باشە بەس وەکو بنکەکان بڵێن ئێستا تورکیا پێشتر خۆی بڵاوی کردەوە نزیکەی چل بنکەی سەربازی
بڵێن لە هەرێمی کوردستان هەیە لە ناوچە سنووریەکان بەشێکیان لە بڵێن لە سنووری هەولێر ئەو بنکانە بەکاردێنرێن بۆ ئۆپەراسیۆنی سەربازی لە هەرێمی کوردستان بڵم بۆ درۆن بێ بۆ فڕۆکەی جەنگی بێت ئەو بنکە سەربازیانەی لە دەرەوەی دەسەڵاتی هێزەکانی هەرێمی کوردستان طبعاً بۆ زانینی بەڕێستان دوو جۆر بنکەی سەربازی هەیە لەلایەن تورکیا و طبعاً هاتنی بڵێن هێزەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان بە حەقیقەت ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی نەوەتەکان ئەو کاتەوە کە شەڕی نەگریسی ناوخۆ هەبوو لە نێوانی بڵێن پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە لە کەل 94ەوە دەستی پێکرد هەتاکو نزیک 98 لە ساڵی 96 لەو کاتەدا ڕێکەوتنێک هەبوو بە ناوی ڕێکەوتنی ئەنقەرە ئەوە بوو لە ئەنقەرە یعنی کۆبنەوەیەک کرا لە نێوانی بڵێن هەردوو بڵێن سەرۆکایەتی بڵێن یەکەتی و پارتی و ڕێکەوتنێکی کرا لەو کاتە و تورکیا بە پێ ئەو ڕێکەوتنە هێزێکی هێنا بۆ وەکو هێزێکی ناوبژیکەر یعنی بڵاو بووە لە نێوان بڵێن سنووری هێزەکانی ئەو هێڵەی دابەشبوونی هێزەکانی یەکێتی و ئەو هێڵەی دابەشبوونی هێزەکانی پارتی و جگەل لەوەش هەندێکی هێزی هەبوو بۆ پاراستنی بڵێن ئاڵوگۆڕی بازرگانی بە تایبەتی لەسەر ڕێگای نێودەوڵەتی کە لە زاخۆ بوو ئەمانە نا یعنی ئەمانە بڵێن ئەوانەوە کۆوتم لە دوای ساڵی 96ەوە هەن بەڵام ئەو هێزانەی کە ئێستا ئۆپەراسیۆن ئەنجامەدەن ئەو هێزانن کە لە سنوورەکان پەڕیونەتەوە نەوەکو لە ڕێگا سەرچیەکان پەڕینەتەوە یعنی لە سنوورەکانی چکە ئێمە سنووری نزیکەی 300 تا 350 کیلۆمەتر سنوور هەیە عێراق تورکیایە کە کەوێتە هەرێمی کوردستان ئەوان لە سنوورەکان پەڕینەوە ئەو دیوکە لەو ناوچانە هیچ هێزێکی هەرێمی کوردستان نییە و لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان هاتوون ئەو ناوچانەیان جێگیر بوون لەو ناوچانەی کە هەن تەنانەت لە دەرەوەی دەسەڵاتی هێزەکانی پۆلیسی پاسەوانی سنوور سەر بە حکوومەتی فیدرالی عێراق کە چونکە لەو ناوچانەش لیوایەکی پاسەوانی سنووری بە پۆلیسی پاسەوانی سنووری سەر بە دەوڵەتی عێراق هەن زۆری ئەو هێزانە لە ڕێگای هەلیکۆپتەر ئەگوێزرێنەوە بە تایبەتی بۆ شاخە بەرزەکانی ئەو ناوچانە و جێگیر ئەکرێن و بەردەوامیش بە هەلیکۆپتەر لە سنوورەوە پێویستیەکانی جەنگی لە خواردن و لە عیتاد و لە سیلاح و تەنانەت زۆر جار هەیە لە چەکی قورس و لە تۆپ هەر بەهۆی ئەو هەلیکۆپترانە بۆیان ئەگوێزرێتەوە بۆ ئەو ناوچان ئەوانن کە شەڕ ئەکەن لەو ناوچانە ڕوبەڕوو لەگەڵ بڵێن هێزەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان باشە بە زۆکو درۆنەکان بڵێن لەکوێ ئاراستە دەکرێن توانای ئەوەندەی کەوکو شارەزایکی سەربازی بەڕێزت ئەو درۆنایی کە ئێستا بەکاردێن دەتوان چەند بمێننەوە لە ئاسمان ئایا لە سنووری سلێمانی بڵێن ئێستش ئامانج دەپێکن هەمەترسی هەیە وەکو چۆن لە سنووری دۆگ ئێستا ناوچەیەکی بەرفراون داگیر کراوە هێرشی زەمین لە سنووری سلێمانی ئەنجام بدرێت یاخۆەوە دوورە دیارە تورکیا یعنی بە پێ ئەوەی کە بڵاوە کرێتەوە باس ئەکرێ ینی ئەو لێکۆڵینانەوەی ئەو کە باس ئەکرێت لە کۆڵنە سەربازیەکان ئێستا تورکیا یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتەکان لە بەکارهێنانی درۆن یان پێ ئەڵێن شەڕی ئەلکترۆنی ینی بۆی درۆنەوە بۆهۆی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە یعنی بەڕاستی بڵێن بربەرەکانی وڵاتانی وەکو ئەمریکاکە بۆ مەسلەی بەرهەمهێنانی درۆن و درۆنەکانی تورکیا ئەتوانن بڵێن بۆ ماوەیەکی زۆر درێژ یعنی زۆر جار هەندێکیان هەیە ئەتوانن 24 ساعت لە ئاسمان بن و بۆ قۆڵاییەکی زۆر لە ناو خاکی هەرێمی کوردستانیان لە ناو خاکی هەر وڵاتێک کە بیانەوێ یعنی بڵێن بینێرن بڵێن بشتە قوڵاییەوە ئێستا هەندێک حاڵەت هەیە درۆنەکانی تورکیا دێن ئامانجێکە پێکەن لە دووری نزیکەی 300 کیلۆمەتر لە ناو خاکی عێراقدا مەسەلەن دێن لای کفری لەم ماوەی پێشوودا ئامانجیان پێکا لای ناوچەکانی کەرکووک لە ناوچەکانی شنگال لە ناوچەکانی بڵێن سەفرە گەڵاڵا ناوچەکانی پێنجوێن
يعني ئەو ناوچانەیە نزیکەی زیاتر لە 300 کیلومتر دوورن لە سنووری تورکیا و ئەم درۆنانە لە تورکیاوە چونکە ئەمانە پێگەی تایبەتی خۆیەیە کە لەوێەوە ئاراستایەگرێن و لەوێەوە فەرمانیان پێ ئەدرێت یعنی بنکەی تایبەتی کۆنتترۆلکردنی درۆن هەیە وەکو ئەمریکا مەسەرەن ئەمریکا کە هەندێک جار چالاکی ئەنجام داوە بە درۆن مەسەرەن لە ئەفغانستان ئەنجامەدا لە پاکستان ئەنجامیەدا و لەم ماوەی دوایدا لە عێراق ئەنجامیدا کە مەسەرەن لە فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغا کە قاسم مسلێمانی ئەوانی بڵێن بەرکەوتن بەهۆی درۆنی ئەمریکیەوە کە ئەو درۆنانە لە ئەمریکاوە دێن یعنی بڵێن هزارا کیلۆمەتر ئەبڕنە تاکو دەگەنە ئەو ناوچانەی جێ ئامانجی خۆیان لەبەرەوە بەڵێ تورکیا زۆربەی بڵێن کۆنتترۆلکردن و نردنی درۆنی جەنگی بە تایبەتی ئەوانەی بۆ پێکانی ئامانجی تایبەت ئەوە لە تورکیاوە بڵێن بەڕێەکرێ بەڵام ئەوانن کە ئامانجەکانی بۆ دیاریەکەن بێگومان لە عێراقن یان لە هەرێمی کوردستانن چونکە درۆن ناتوانێت ئۆتۆمبیلێک بپێکێ لە شارێکە کە هەزارها ئۆتۆمبیل لە چواردەوری هەیە ئەگەر کەسێک نەبێ سیخوڕێک نەبێ بڵێن GPS-ێک بە سیارەکەیەوە بنێ بۆ ئەوەیە ئەو GPS-ە ئاماژە ئەدا بەو پێگەی درۆنانە دیاری بڵێن ئیحداسیات ینی بڵێن جێگای ئەو درۆنە ئەکا بە مەتر جێگاکەی بۆ دیارەکە یعنی ئیشارەتێکی ئەدا بەوان بۆ ئەوەیە کە بتوانن ئەو ڕۆکێتەی لەلایەن ئەو درۆنانەوە کە ئامانجەکە پێکێ مەسەرەن دەبێت زۆر دقیق بێ مەسەرەن زۆر جارە بینین لە شنگا لە ئۆتۆمبیلێک ئەدەن ڕێک لە کەرکووک لە ئۆتۆمبیلێک ئەدەن لە هەمان ئۆتۆمبیل ئەدرێ مەسەرەن لە شاخی گۆیژە لە کەسێکیاندا نزیک ئۆتۆمبیلێک ساڕاوە قەڵەباڵغیکی زۆر خەڵک لەوەیە بوو کەسێکی تر غێری ئەو کەسە نەکوژدا لەبەرەوەی ئەبێ ئەمە کەسانێکیان هەبێ ینی دلیلێکیان هەبێ یان کەسانێکی سیخوڕیان هەبێ بەهۆی ئەو جیهازە GPS-ئانە هەدەفەکانیان بۆ دەستیشان بکەن بۆی ئاماژە بدەن بەوان بۆی بتوانن لەو شۆنانە بدەن باڵە ینی کاک جەبار هەر ئۆتۆمبیلێک بتەقێنرێتەوە ینی GPS-ی لە دەبەسترێت یاخود چۆنە ئەو نێوەکو خوێن بتەوە بە ڕێزت دەمێکە لە بواری سەربازی بێگومان دوو ڕێگا هەیە ڕێگایەکی هەیە مەسەرەن درۆن هەیە بەخۆی چاودێری ئاسمانەکە زۆر جار هەیە ئەبینین ئێستا مەسەرەن بڕۆ بۆ شارباژێر زۆر جارە بینین بەردەوام چەند درۆنێک لە ئاسمانی ناوچەکانی سەفرە و زەروون و گەڵاڵە ئەو ناوە سۆڕێتەوە ئەوانە ئەگەر ئامانجێکیان بینی جوڵات ئەمان ئەوانە وا کۆنتترۆل کراون کە چاودێری ئەشکەوتێ بکەن یان چاودێری ڕێگایەک بکەن یان چاودێری بارەگایەک بکەن کە بینیان جوڵەیەکێ لەلایەن ئۆتۆمبیلێکەوە یان لەلایەن کەسێکەوە بێگومان یەکسەر ئەی پێکن ئەوە چاودێری خۆیانە بەڵام زۆر حاڵەت ئەو ئۆتۆمبیلانەی کە کەسانی یعنی ئامانجی ئەوان بن بیانوێ لێدەن بێگومان ئەوە GPS-ێکی لاصقە کە خۆی بڵێن جیهازێکی زۆر بشکۆلەیە یعنی ڕەنگە بەقەدەر سەعاتێکی بشکۆلەترە بێت ئەتوانن مغناطیسیە توانن بە کەسێکی سیخوڕ بە ئەو ئۆتۆمبیلە بنووسێنێ ڕێک ئەو جیهازە ئاماژە ئەدا بە قاعیدەکەی ئەو درۆنانە یان بەو درۆنانی کە لە ئاسمانن و ئیحداسیاتی بڵێن ئەو ئۆتۆمبیلەیان ئەو کەسە دیاری ئەکەن کە لەوێ و ئەوانیش بەهۆی ئەوەوە ڕۆکێتەکە ئەڕوا بۆ ئەو ئامانجەی کە ئەو جیازە ئەو GPS-ە دیاریەکە باشە ژمارەی سەربازانی تورکیا لە هەرێم دیارە ئێستا وە سەبارەت بە وەڵامدانەوەی درۆنیژای عێراق خۆی چەکی هەیە یاخود ئەمریکیەکان هیچ کاتێک بەکاری نایێنن وایە من بە خۆم شخصی بەڕاستی زانیاری لەسەر ژمارە نییە ینی ژمارەی پێگەی تەواوی سەربازی تورکی لە عێراقدا وەکو وتم خۆیان بڵاویەکەنەوە هەموو جارێک لە پێگەیەکی وەزارەتی بەرگری تورکیایە لە سایتەکانی خۆیان کە ئەڕۆیتە سەر سایتەکان خۆیان نەخشە بڵاوەکەنەوە و بە ڕەنگی سوور دیاریەکەن ئەو پێگەی خۆیان کە لەو ناوچانە بەڵام دیارە مەسەلەی ژمارەی ئەوانیان چەک و تەقەمەنی ئەوان ئەمە بابەتێکە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی خۆیانەوەی بڵاوی ناکەن
منیش بە خۆم زانیاریم نییە لەسەر ژمارەیان بە نەژمارەی ئەوان نەژمارەی هێزەکانی ئەو پەیمانان یان ئەمریکی کە هەیە لە کوردستانیان لە عێراقدا بە شێوازێکی گشتی. باشە سەبارەت بە وەڵامدانەوەی درۆنەکان عێراق خۆی ئەو چەکەی هەیە ئەگەر بیاوێت یاخود پێشت لە پەرلەمانی عێراق کاتێک کە لە ڕابردوو ژمارەی گەشتیاری عەرەب لە دۆک کرانامە دەسوونی پارێزگای دۆک سەرتا توندێکی زۆر هەبوو بەڵام دوایی پاشەکشیان کرد عێراق خۆی هیچی هەیە یاخود ئاسمانی هەرێم ئێستا کۆنتترۆلکردنی تارەی مەدەنی بێ بڵێن جەنگی بێت بەرزکێ ئایا لە دەست خودی عێراقەوەیت یاخود تا ئێستاش لە دەست ئەمریکیەکانە. بە حقیقت عێراق تا ئێستا لە ڕووی توانای کۆنتترۆلکردنی ئاسمان ئەو توانایی نییە ینی بتوانانی ئاسمانی عێراق سەرتاسەری عێراق بارەیمی کوردستانەوە کۆنتترۆلکە لە چەند ڕوویەکەوە نەئەتوانێت کۆنتترۆلی کە بەهۆی بوونی سیستەمی ڕاداری چاودێریکردنی ئاسمان کە هەر فڕۆکەیەکی جەنگی لە سنووری عێراق هاتە ناوەوە یان هەر ڕۆکێتێک یان هەر درۆنێک کە یەکسەر دەستنیشانی بکە بزانێ ئەم درۆنە لەکوێیە و لەکوێوە هاتووە ئەوی سەر بە چ وڵاتێکە یعنی تا ئێستا لە عێراقا سیستەمێکی سەرتاسەری چاودێری ئاسمانی نییە نیتی عێراق یعنی یەک خۆیان باسیەکەن وەزارەی بەرگری ئەڵێ ئێمە نوقسانیمانەیە لەوێ. دووەم تا ئێستا عێراق سیستەمێکی دژە ئاسمانی نییە لە سەرتاسەری عێراق کە بتوانێت ئەگەر هەر ئامانجێک یعنی لە ئاسمان بێتە ناو خاکی عێراقدا بتوانێت بیپێکێنیتی. ئێستا عێراق هیچ سیستەمێکی بەرگری ئاسمانی ئەوتۆی نییە. سێهەمیش عێراق تا ئێستا هیچ هێزەکانی ئاسمانی لەو ئاستەدا نین کە بتوانن هەموو ئاسمانی عێراق بە هەرێمی کوردستان و بپارێزن. مەسەرەن زۆر جارایە ئەبینین کە وڵاتێک فڕۆکەیەکی جەنگی دێتە ئاسمانی وڵاتەکەی بەهۆی فڕۆکە جەنگی بۆ هەڵاوسێنێ ئیتر یان دووری ئەخاتەوە یان ئەی پێکێ شەڕی لەگەڵ ئاکە لە ئاسمان. عێراق چەند فڕۆکەیەکی F-16 هەیە کە ئێستا بەکاری هێنێ زۆر جارەیە بۆ شەڕی داعش لەگەڵ هەندێک فڕۆکەی بڵێن C-130 کە ئەوە بەس بۆ گواستنەوەیە زیاتر حەماڵە ینی بڵێن ئەو تیارانە یان هەندێک هەلیکۆپتەری هەیە و هەندێک بڵێن فڕۆکەی سزنی کارەڤانی هەیە کە بۆ مەسلەی مەشق و ئەوانە بەکاردێت. بەڕاستی هێشتا بڵێن قدرەتی یان توانای هێزی ئاسمانی عێراقی لەو ئاستەنیە کە ئاسمانی عێراق پارێزیە. ئەوەش یەکێکە لە هۆکارەکان کە بینین بەردەوام فڕۆکەی جەنگی ڕۆکێت فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئاسمانی عێراق بە ئارەزوو خۆیان ئەسوڕێنەوە ئامانجە پێکن بردومانەکەن و ئەگەڕێنەوە بەبێ ئەوەیە کە هیچ شتێک هەیە بەرامبەریان بێ. بێگومان کە لە عێراقش نەبێ لە هەرێمی کوردستان بێ نییە ینی بڵێن ئەو سیستەمانەی کە باسم کرد خۆی جگەل لەوەش بەڕاستی عێراق هێشتا وەکو دەوڵەت یعنی قدرەت و مەکانەتێکی بەهێزی نییە چونکە کێشەی یەکجار زۆری ناوخۆی هەیە هەل لە خودی عێراقی کێشەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە کێشەی لەگەڵ وڵاتان هێشتا بە تەواوەتی چارەسەر نەکراوە هەمەنگاندی کێشەی لەگەڵ سعودیەمان بێ هەندی کێشەی لەگەڵ کوێت تا ئێستا ماوە یعنی کێشەی عێراقیش زۆرە هەم لەگەڵ وڵاتانە هەم لە ناوخۆییە وەکو ناوخۆی عێراق هەم لەگەڵ هەرێمی کوردستان و هێشتا ئەتوانم بڵێن خاوەن حکومڕانیەکی جێگیری بەهێز نییە لەسەر ئاسی دەولیدا ئەگەر بتوانین لە ڕووی عسکەریشەوە ئەم پێشێلکاریە ڕابگرێ لە ڕووی دیبلۆماسییان سیاسییان پەیوەندەکانی خۆیەوە ئەو بڵێن ئەو پێشێلکاریە ڕاگرێت. تەنانەت ئێستا ئەبینین جگەل لەو پێشێلکاریە عێراق و ینی بڵێن تورکیا لەگەڵ ئێران کێشەی ئاوی هەیە عێراق لەگەڵ وڵاتانە ئەبینی ئەوان هەر بربەست سەد دروست دەکەن بەرامبەر ئەو سەرچاوە ئاویانە کە ئەوە شتێکە لە یاسانیە و دەوڵەتەکان مەقبول نییە ینی بەڵام ئەبینین عێراق تا ئێستا نەیتوانیوە چارەسەر تەنانەت ئەو بۆ ئەو کێشانەش بدۆستەوە لەگەڵ وڵاتە. باشە وەکو ئاماری بڵین پێشێلکاریەکان ڕۆژانە دیارە ئەوەی کە تورکیا درۆنەکان لە ئاسمانی هەرێم و عێراق هیچ ئامارێک هەیە لەو بارە ڕۆژانە ساڵانە بڵین
بەڵێ قوربان خۆی طبعاان ڕۆژانە لەلایەن پاسەوانان یعنی لەلایەن ئەو بنکانەی پاسەوانی سنوورن چونکە وەکوتم لە هەرێمی کوردستان فەرماندەییەکێ پێڵەن فەرماندەییەکی پاسەوانی سنوور کە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقا ئەمانە بنکەیان هەیە لە سەرتاسەری سنوور سێ لیوایان هەیە کە پۆلیسی پاسەوانی سنوورن ئەوانە چاودێری جمو جۆڵەکانی بڵێن ئەو هێزانە ئەکەن بردومانەکانەکەن هاتنی فڕۆکەی جەنگی یان فڕۆکەی بیفڕۆکەوانەکەن و بەردەوام ئەو هەواڵانە ئەنێرن بۆ وەزارەتی ناوخۆی عێراق بۆ فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان و بۆ وەزارەتی دەرەوەی عێراق دیارە من چەند ئامارێکی ئەم ساڵانەی دواییتان ئەخەمە ڕوو یعنی طبعاً ئەوە چەندەها ساڵ بەردەوامان ڕەنگە بڵێن لە ساڵی بەتایبەتی لە ساڵی 2010ەوە تا ئێستا ئەم پێشێلکاریانە بەردەوامە بەڵام ئەم سێ چوار ساڵەی دوایی کە وردە زیاد بۆ پێشێلکاریەکان مەسەڵەن ساڵی 2019 بەپێی ئەو ئامارە فەرمیانە لەلایەن تورکیاوە 371 جار بڵێن سنوورەکان و خاک و ئاسمانی عێراق کاکەوێت هەرێمی کوردستان پێشێل کراوە لەلایەن ئێرانەوە 14 جار مەسەڵەن ساڵی 2020 لەلایەن تورکیاوە 570 جار بڵێن سنوورەکان و ئەرز و ئاسمانی خاکی بڵێن عێراقدا کە یەکێتە هەرێمی کوردستان پێشێل کراوە لەلایەن ئێران 11 جار لە ساڵی 2021 لەلایەن تورکیاوە 584 جار پێشێلکاری کراوە بەرامبەر سنوورەکانی عێراقدا لەلایەن ئێرانەوە 6 جار لە 6 مانگی ئەم ساڵ 2020 یعنی 6 مانگی ئەم ساڵی کە ڕۆیشتووە لەلایەن بڵێن تورکیاوە نزیکەی 197 جار پێشێلکاری ئەنجام درراوە لەلایەن ئێرانەوە نزیکەی 7 جار لە مانگی 9 تۆزێک ئێران زیاتر بووە هەندێک جار پێشێلکاریەکە پاش ئەو بردومانە ڕۆکێت و لەلایەن درۆنەوە مەسەلەن لە مانگی 9 لەلایەن تورکیاوە 98 جار بووە پێشێلکاری هەبووە لەلایەن ئێرانەوە 22 جار ئێستش ڕۆژانە هەیە یعنی ڕۆژانە ڕۆژ هەیە 30 جار تا 40 جار درۆن دێت جار هەیە بە قۆڵایی 100 کیلۆمەتر جار هەیە بە قۆڵایی 200 کیلۆمەتر هەندێک جار ئەگاتە قۆڵایی 250 کیلۆمەتر لە ئاسمانی دهۆک لە ئاسمانی سنوورەکانی هەولێر لە ئاسمانی سلێمانی هەندێک جار لە ئاسمانەکانی شنگال سنووری کاتە سنووری مووسڵ هەتا دوگاتە ناوچەکانی کەرکووکیش ئەمە وەکوتم بەردەوامە ینی بڵێن بەردەوام ئەو پێشێلکاریە هەیە بەڵێ سەبارەت بە پاکەکە بڵێن پێشتر باز دەکە 500 گوندیان بڵێن لە بەردەستدا بێ گوندەکانی هەرێم ئەو ئامارە دروستە ینی 500 گوند یاخود بە درێژای سنووری ئێران یا بە درێژای سنووری تورکیا پارتی کرێکارانی کوردستان بوونی هەیە بە حەقیقەت من ینی بە تەواوەتی ڕەنگە زیاتر قایمقامەکانی سنووری ئەو ناوچانە سنووریانە یان بەڕێوەبەری ناحیەکانی سنوورەکانی ئەو ناوە ئامارەکە بەوردی ئەزانن چەند گوند چۆڵ کراوە بەڵام زۆر جار هەیە بۆ لە هۆکارەکانی ڕاگەیاندن باس لە چۆڵکردنی 400 تا 450 گوند ئەکرێت بەڵام ئەوە وەکوتم وەکو ئامارێکی فەرمی ئەبێت لەلایەنی ئەو کاربەدەستانەی کە لە قایمقامەکانی یان لە ناحیەکانی ئەو سنوورانن ئەتوانن ئەوانەی سنووری دۆک ئەوانەی سنووری هەولێر ئەوانەی سنووری سلێمانیش بەڵێ بێگومان ینی سنوورەکان نەوەکو لە ئێستا یعنی کێشەکە ئەوەیە ئەمە کێشەیەکی گوازراوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە ساڵی 1990ەوە ئەو کێشەیە هەیە یعنی ئەم بنکە و بارگایانەی پارتی کرێکاران یان ئەو بنکە و بارگایانەی پارتەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە ساڵەکانی هەشتاکانەوە هەر لەو سنوورانە هەن ینی بنکە و بارگایان هەیە و ئەمە کەس ناتوانێت ئیکاری ئەو واقعا بکە یعنی لە سەرتاسەری درێژایی سنووری تورکیا عێراق و درێژایی سنووری ئێران عێراق کەوێت هەرێمی کوردستان
ئەم لایەنە سیاسیانە هێزی چەکدار و بنکەوبارەگەیان هەیە لەو ناوچانە، بەڵام لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی لە دەرەوەی دەسەڵاتی هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن. بەڵێ سپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دێمەوە خزمەتتان. بەڵێ بینەرانی بەڕێز، ناوبڕێکی کورت و دەینە وڵاتان لەگەڵ مام بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن، کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ، جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە، تەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک جەبار بینە سەر هێرشەکانی ئێرانش لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک هێرشی ئەنجام داوە و ئێستا ئایا و زانیاریانە ئەوەندەی کە بەڕێز داگەداربی وەکو شارەزایەک دروستن بازدەوە کرد کە بەرپرسانی ئێران هەڕەشیان کردووە گەر حیزبەکانی ڕۆژهەڵات چەک نەکرێن هێرشی زەمینی ئەنجام بدات. پێشبینیێکی لەم شێوەیە دەکرێت؟ وەکو فەرمی ینی بڵێن بە بەیاننامەیەکی فەرمی باس لە مەسلەی هێرشێکی زەمینی نەکراوە لەلایەن حکوومەتی ئێران یان بە شێوازێکی لەسەر ئەرز. هێشتا هیچ هێزێکی جمهوری ئیسلامی ئێران لە ناو خاکی عێراقدا نییە یان لە ناو خاکی عێراقدان کوردستاندا نییە. جگە لەوەش تا ئێستا بە پێی ئەوەی کە من ئەوەندە زانیاریم هەیە هیچ هێزێک تەنانەت لەسەر سنوورەکان کۆ نەکراونەتەوە، چونکە هێرش زەمینی پێویستی بە هێزێکی زۆر هەیە. یعنی ئەگەر تۆ بتەوێت هێرشکی زەمینی ئامادەسازی بۆ هێرشکی زەمینی بکەی بۆ ناوچەیەکی سنووری بەتایبەتی سنووری نێوان عێراق ئێران کە ئەکەوێتە هەرێمی کوردستان نزیکی 750 کیلۆمەترە، ینی و ناوچەیەکی شاخاوی و ناوچەیەکی زۆر چڕە. یعنی لەبەرەوەی ئایا لە چ ناوچەیەک یانەوەی هێرش بکەن هێرشی زەمینی بکەن کە ئەوان دیاریان کردو ئایا لە هەموو ناوچەکانەکەن. لەبەرەوەیە بە حەقیقەت بەڵێ لە هۆکارەکانی ڕاگەیاندن باس لە مەسلەی هەڕەشەی هێرشی زەمینی ئەکرێت، بەڵام وەکو واقع تا ئێستا هیچ دیاردەیەکی نییە بۆ جێبەجێکردنی ئەو هەڕەشەیە لەسەر ئەرزە و ڕەنگە بەڕای من یعنی وەکو ڕایەکی شخصیە تۆزی ئەستەمە ئێستا لەم کاتەدا بڵێم ئێران هەڵسێ بە هێرشکی زەمینی بۆ ناوچەکانی هەرێمی کوردستانیان بۆ کاتە خاکی دەوڵەتی فیدرالی عێراق یان سنووری دەوڵەتی فیدرالی عێراق، چونکە ئێمە هەرێمێکین لە ضمنی ئەو دەوڵەتەیە. بەڵام بەڵێ هێرشی وەکو باسم کرد ینی من ئامارەکانمدا بە بەڕێستان هێرشی ئاسمانی لە ڕێی درۆنەوە هەبووە تا ئێستا لە سەر بنکە و بارەگاکانی ئەو پارتە ئۆپۆسۆسیانەی دەست بە ئێرانن، ینی بە تایبەتی هەم لە ناوچەی سنووریەکان هەم لە ناوچەکانی نزیک شارەکانش لە سلێمانیە لە هەولێرە لەو ناوچەکانش کە لە کۆیە ئەوە چەند جارێک دووبارە بۆتەوە هێرشکراوە بۆ ئەو ناوچانە و بەردەوامش فەرماندەکانی هێزەکانی ئێران هەڕەشە ئەکەن کە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەبێت لەلایەن حکوومەتی فیدرالی عێراق و هەرێمی کوردستانەوە ئەوان بەردەوام دەبن لەو هێرشانەی خۆیان. دیارە ئەوان بە پێی ئەوەی کە بڵاوی ئەەکەنەوە یان بە پێی ئەو لێدوانانەی
ئەو فەرماندانیان ئەو بەیاننامانەی کە هەیە ئەوان داوای یەکەم چەککردنی ئەو هێزەکانی ئەو حیزبە سیاسیانن، دووەم دوورخستنەوەیان لە سنوور یان زۆر جار حتا باسیەوە دەکەن هەر دوورخستنەوەیان لە ناوچەی یاریمی کوردستانیان نردنیان بۆ کام باسی ئەوانە ئاکەن. کێشەکەش ئەوان ئەوەی کەوەکو ئێمە بیستومانە بە تایبەتی لەو شاندەی کە سەردانی ئێرانی کرد، شاندێکی هاوبەش بەر لە ماوەیەک سەردانی ئێرانی کرد، شاندێکی هەمی حکوومەتی فیدراڵ و نوێنەرانی هەرێمی کوردستانی شێتیا بوو کە ئەوان داوای ماوەیەکی زەمەنی کورد دەکەن کە ئەو ئیشە ئەنجام بدرێت کە تۆزێک شاندەکەی عێراق و هەرێمی کوردستان بە زەحمەتی ئەزانن ئەو کێشەی کە دەیان ساڵە یعنی نزیکەی 40 ساڵە هەیە ئێستا بتوانی بە چل ڕۆژ بتانی تۆ چارەسەری بکەی، ئەتوانی بە ماوەیەکی دوور و درێژ بتانی بڵێن پلانێک دانی کە چۆن چارەسەری بکەیت کە بە پلانی عسکەری نابێ حتمما بە پلانێکی سیاسی و دووبلەماسی بێ بتانی چارەسەری بکەی، بەڵام ئەوە ناکرێت بتوانین بە چەند ڕۆژێک ئەم کێشەیە چارەسەر بکرێت. باشە بەس ئێرانیەکان ئەوەی کە بەڕێز ئاگاداربی لەو شاندا داوان کردبوو ماوەکە چەند بێیانی ئەو پێی دوای عێراق وەریم دەتوان نەمە بکەن چەکدانانی هێزەکانی ڕۆژهەڵات؟ من بە خۆم لە زمانی شاندا نەبوومە، بەس ئەوەندە ئەزانم ئەو شاندە لەلایەن بەڕێز قاسم عەرەجی بڵێن سەرۆکایەتی ئەکرا کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراقا لەگەڵ نوێنەری هێزەکان و دامودەستگا هەواڵگیریەکانی عێراق بووە لەلایەن هەرێمی کوردستان و وەکو من بیستومە نازانم یعنی بە شێوازێکی فەرمی چونکە ئەو زیاتر لە ناو ڕاگەیاندنەکان باسەکرا بەڕێز وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک نوێنەری دامودەستگا ئەمنی و سەربازیەکان و ئەمنیەکانی هەرێمی کوردستان نەزمنی ئەو وەفدەبوون. بەڕاستیش نازانم ماوەکە چەندە بزڵت، بەڵام وەکو بڵاو کرایەوە یعنی بە شێوەی ڕسمی بڵاو نەکرایەوە بەڵکو دیارە هەندێک لە ئەندامانی شاندەکە بۆ ڕاگەیاندنەکان وەکو بە عەرەبی پێڵەن تەسریبیان کردووە، یعنی هەندێک معلوماتیان هەندێک زانیاریان داوەتە ئەو هۆکارەکانی ڕاگەیاندن کە گوایە ئەوان داوای ماوەیەکی زەمەنی کوردیان کردووە کە بەڕای شاندەکە لەو ماوە زەمەنیە کورتە ئەم کێشەیە وا بە ئاسانی چارەسەر ناکرێت. باشە بەس پێ دوای ئەوەی هێزەکانی ڕۆژهەڵات لە هەرێم ئایا بوونەتە مەترسی بۆ سەر ئێران یاخوتەر بیان و گرتنێکە ئێستا ئێران بە تایبەت باز لەو دەکەی بۆ ئەوەی کە خۆپیشاندانەکان کێشە ناوخۆیەکانی خۆی دوور بخاتەوە لە 96 باسی ڕێکەوتنێک دەکرێت ڕێکەوتنەکە ئەوەندەی کاگەداربی چۆنەوە ئێستا ئەو هێزانە هەڕەشەن لەسەر ئێران؟ کاکە یعنی ئەگەر بێتە سەر واقع هەموو وڵاتێک کە هەر هێزێکی چەکدار هەبێت لە دەرەوەی سنوورەکانی خۆی سەر بە پارتێکی سیاسی بێ بەردەوام بە هەڕەشەیە زانێ بۆ سەر ئاسایشی نیشتیمانی خۆی بێگومان ئێران بوونی طبعاً هیچ ڕێکەوتنێکی نییە لەگەڵ ئەم لایەنە سیاسیانە، ئەم لایەنە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستانن بەتایبەت زۆربیان لایەنی کوردین ینی هیچ لایەنێکی بڵێن ئۆپۆزیسیۆنی ئێرانی نییە لە هەرێمی کوردستان، تەنها ئەو لایەنانەی کە کوردن ینی بڵێن هی ڕۆژهەڵاتی کوردستانن کە لە هەرێمی کوردستان وەکوتم بوونی ئەمان لە ساڵەکانی هەشتاوە هەر لێرەن ینی بەر لە 91 و بەر لە دایکبوون و حکوومەتی هەرێم لە ساڵی 92 لە هەرێمی کوردستانن. بێگومان ئەو وڵاتە کە ئێستا بڵێن لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵات بڵێ خۆپیشاندانە، زۆر جار هەیە لە خۆپیشاندانەکان کەسانی سەربازی سەر بە هێزەکانی ئێران دەکوژرێن یان سەر بە دامودەستگا هەواڵگیریەکانیان دەکوژرێن. بێگومان ئەوان لە ئەو لایەنانە تۆمەتبار دەکەن کە ئەوانە هانی ئەو خۆپیشاندانە ئادەن و لایەنەکانیش ئینکاریەوە ناکەن، لایەنەکانی ئەو ئۆپۆزیسیۆن دەڵێ بەڵێ زۆری ئەوانەی کە خۆپیشاندانەکەن لایەنگیری ئێمە بێگومان ئەگەر لایەنگیر نەبن چۆن دەڕۆنە سەر جادە و خۆشیان بەکوش ئەدەن ینی ئەبینین ڕۆژانە بە چەندەها کەس شەهید دەبێ ینی بڵێن لەو خۆپیشاندانانە کە هەیە لەبەرەوەی بێگومان جمهوری ئیسلامی ئێران ئەوانە
بە هەڕەشە ئازادی لەسەر ئاسایشی نیشتیمانی خۆی بە تایبەتی لەم کاتەدا کە هەلومەرجی ڕۆژهەڵاتی کوردستان ناجێگیرە و بەردەوام خۆپیشاندان هەیە لەبەرەوە داواکە کە ئەمانە لە پشتی ئەو خۆپیشاندانانن و لە پشتی ئەوەن کە حتا تۆمەتبار زۆر جارەیە تۆمەتباریان دەکات کە چەک ڕەوان دەکەن بۆ ناوخۆی شارەکان و گوندەکانی ڕۆژهەڵات یعنی ئەوەیە تورکیاش بە هەمان شێواز تورکیاش ئەڵێ بۆنی بڵێن هێزێکی چەکدار لەسەر ستونورەکان و بەردەوام کردەی سەربازی لە ناو خاکی تورکیا ئەنجامەدا بێگومان ئەوە هەمووی حەشارگەیەکی هەیە بڵێن ئامنە یان حەشارگەیەکی بێمەترسیە بۆ ئەوان لەو ناوچانە بن لەبەرەوەی ئەوان ئەو ناوچانە بەکارێنن بۆ ئەوەی ئیسراحەت بکەن مەشق بکەن و دوایی دێن پەلاماری سنوورەکانی ناوچەکانی ئێمەدەن لەبەرەوە ئەوانش بە هەڕەشەیەکی لەسەر ئاسایشی نیشتیمانی خۆیان یازانن بەڵام وەکو باسم کرد یعنی ئەم کێشەیە کێشەیەکی تازە نییە کێشەیەکی لە مێژە 40 ساڵ زیاتر ئەو کێشە لە نێوان لایەنەکانی معارضی حکوومەتی تورکیا ئەو لەگەڵ تورکیا هەیە بە هەمان شێواز 40 ساڵە زیاتر کێشەیەکە لە نێوانی چەند لایەنێکی معارضی جمهوری ئیسلامی ئێران بە تایبەتی حیزبە کوردیەکان لەگەڵ ئەوانە ئەو 40 ساڵە هەردوو وڵات تۆپ تەیارە هێزی سەربازی لەشکرکێشی بەکارهێنن ئەم کێشەیە چارەسەر نەکراوە لە هەمان کاتیشە ئەم لایەنە سیاسیانە 40 ساڵە بە چەک مقاومەت ئەڕۆن بڵێن خەباتەکەن جگە لە خەباتی سیاسی و دیبلۆماسی و ئیعلامی 40 ساڵە خەباتێکی چەکدارەکەن ئەوانیش بە ئامانجی خۆیان نەگەیشتون لەبەر ئەوەیە دەبێ هەردوو لا تێبگەن بە شەڕ نە حکوومەتەکانەگە نە ئامانجی خۆیان و ئەو لایەنانە لە ناوە بن نە لایەنەکانیش ئەتوانن ئەو حکوومەتانە لە ناو برن بەو شەڕە چەکداریە ئەی ڕێگا چیە ڕێگاکە ئەوەیە کە بە یەکەوە دانیشن بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن بەڕاستی سەردەمی ئێستش سەردەمی شەڕ نییە ینی سەردەمی مافی مرۆڤە سەردەمی ڕێکەوتنە سەردەمی گفتوگۆیە سەردەمی دانیشتن بە یەکەوە چارەسەرکردنی کێشەکانە سەردەمی بەیەکەوە ژیانی هەموو گەلانە هەموو نەتەوەکان بەیەکەوە هەموو ئاینەکانە هەموو تایفەکانە دەبێت ئێمە خۆمان لەگەڵ سەردەمەکەدا بگونجێنین ینی بە حقیقەت هەم دەوڵەتەکان هەم تورکیا و ئێران هەم ئەم لایەنە سیاسیانەی کە هەن سپاس دەکەم چەند خولەکێکمان ماوە چەند پرسیارێکتر بە کورتی سپاس دەکەم مادومان کردی سەبارەت بەوەی سیناریۆی دووبارەکردنەوەی بڵێنەوەی کە مجاهیدینی خەڵق دوورخرایەوە ئەمە بە دوور دەزانرێ بۆ حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لە هەرێم تا ئێستا هیچ نە پلانێکم بیستووە نە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق و نە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەم بابەتە ینی بڵێن بەو شێوازەیە زاین شتەکەش جیاوازە مەسەرەن مجاهیدی خەڵق لە ناوچەی عوزێم بوون و سەربازگەیەک بوو هەموو چەکدارەکانیان لەو ناوچەیە بوو لە ناوچەی عوزێم بوو یعنی دوور بوون لە سنوور لە ناوچەی عوزێم بوون و حکوومەتی عێراق توانی چواردەوری ئەو سەربازگەیە بگرێ و دوایی هەمویان کۆکاتەوە و پێیان بڵێ ئایا ئەڕۆن بۆ فلان وڵاتیان زۆری هەندێکیان ئوردنیان هەڵبژارد هەندێکیان وڵاتایان تریان هەندێکیان چون بۆ ئەوروپا یعنی بەو شێوازەوە بەڵام وەکو باسم کرد ئەم حیزبە سیاسیانی ئێستای کە بڵێن معارزن بۆ تورکیان معارزن بۆ ئێران لە سەر سنوورەکان بڵاون لە ناو لە سەربازگەیان نییە لە ناو شارێکە سەربازگەیەکیانە بێ کە بتوانێت بە ئاسانی حکوومەتی عێراق یان حکوومەتی هەرێم یان هیچ نیازێک نییە بەو شێوازە مامەڵە لەگەڵ ئەم لایەنانە بکە بێگومان ئەبێ شێوازێکی لە مامەڵەکردن بگەنە ئەنجام یان چونکە ئەو مشکلە هەر ئەمێنێ ئەو فشارە لەلایەن ئێران و لەلایەن تورکیاوە ئەمێنێ ئەم بردومان و زەرەرزیان بۆ هاوڵاتیانی سڤیل هەر ئەمێنێ لەبەر ئەوەیە ئەبێ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم پێکەوە بیر لەوە بکەن کە چۆن ئەو کێشەیە چارەسەر بکەن هەم لەگەڵ ئەو وڵاتانە هەم لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە وەکوتم شێوازی سەربازی بە هیچ شێوازێک چارەسەر نییە نا لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ نە لەلایەن ئەو وڵاتانە لەلایەن ئەو حیزبە سیاسیانە ئەبێ شێوازێکی تر بێت شێوازێکی تر حەلیکی تر بدۆزرێتەوە بەڵێ بە کورتی سەبارەت بە ڕۆژاوای کوردستان ئەوەی کە ئێستا هێرشی ئاسمانی هەیە پێ دوایە بگۆڕێ بۆ هێرشی زەمی ئایا لەوێ پێویستی بە مۆڵەتی ئەمریکا و ڕووسەکانیش هەیە ئەگەر تورکیا کارێکی لەم شێوێ بکات
حقیقت ئەتوانم بڵێم وەزعی سووریا بە هەمان شێوازی وەزعی عێراقە یعنی وەزعی سووریاش هەمومان ئەزانین چەند ساڵێکە ئەوان لە شەڕن ناوچەیەکی زۆر دابڕاو لە سووریا هەیە هەندێک ناوچە هێزی سەر بە تورکیای تایە و ئەو ناوچانەی ڕۆژاوای کوردستانیش ئەوە چەند ساڵێکە خۆ بەڕێوەبەرێتیکی تایبەت بە خۆیانی تایە هێزێکی تایبەت بە خۆیانی تایە چ هێزێکی بڵێن پێشمەرگە و چی هێزێکی بڵێن ئاسایش لەو ناوچانان ڕاستە پشتیوانیکی نێودەوڵەتی هەبوو هێزی هاوپەیمانی لێبووە و ئەمریکا پشتیوانی کردوون بەڵام کێشەکە لێرە داکۆکی تورکیایە لەسەر ئەم بابەتە و بەپێی ئەو پێشبینیانەی کە ئەکرێت ئەوێ تورکیا دیسان پشتێنەیەکی تر بێتە پێشەوە یعنی جگە لەو کاتێک کە عەفرینیشی گرت و هەندێکی ناوچەی تریشی هەیە ئێستا مەسەلەن باس لە هەندێک ناوچە ئەکرێ لە کۆبانی سەرەکانی ناوچەکانی بڵێن تەلڕەفعات و هەندێک ناوچەی تر کە زۆر جارەیە بازەکە بێوێ بێتە پێشەوە چونکە نیازێکی پێشتری هەبوو بەڵام ڕێگریان لێکرد جارێکی تر ئەم جارە زۆر داکۆکیەکە بتوانین پشتێنەیەکی تر یعنی پانتاییکی تر بخاتە ژێر ڕشێفی خۆی مەترسیەکەی ئێستا لە ڕۆژاوا لەوەیە بەتای باشە بادوا پرسیارمە سەر هەرێم بێت بە کورتی هەرچەندە بەڕز لە وەزارەتی پێشمەرگە نەماوی بەس ئێستا بازلەوەی کە وەزیری پێشمەرگە داوام ناکە و دەست کارکێشانەوەی پێشکەش کردووە دیارە کێشەکە لەسەر چییە بە کورتی بە سپاس دەکەم بەڕاستی من وەکو خۆم منیش هەر بیستومە ینی لە هەواڵەکان زانیومە ینی هەم لە هەواڵی ناو وەزارەتی پێشمەرگە هەم لە میدیاکانە زانیومە کە وەزیری پێشمەرگە وەزارەتی بێجێهێشتووە لە ماڵەوە بەڕێزی لە سلێمانیە چۆن توانیتان پەیوەندی بە منەوە بکەن بۆ ئەو چاو پێکەوت ناتوانن پەیوەندی بە جەنابیەوە بکەن ناتوانم لە جیاتی جەنابی جواب بدەمەوە ئەبێ خۆی وەڵامی ئێوە بداتەوە داوای لێوەردە نەکەم ناتوانم لە جیاتی وەزاری پێشمەرگە وەڵام بدەمەوە چونکە من هیچ مەسئولیەتێکم لە وەزارەتی پێشمەرگە نییە ناتوانم لە جیاتی بەڕێز وەزیری پێشمەرگە وەڵام بدەمەوە کە ئەمە شتێکی شخصی و پەیوەندی بە بەڕێزیەوەیە ئەی سەبارەت بێگرتنەوە هێزەکانی پێشمەرگە گرفتەیە لەوڕۆوە چوونە پێشەوەیان نەمزانیوە ینی بەردەوام پرۆسەی یەخستن وازانم تا ئێستا نزیکەی 22 لیوە یەک خراوە لەگەڵ هەردوو هێزەکانی پشتیوانی وەکو من بزانم ئێستا پلانی کە بۆ دروستکردنی بڵێن فرقەی سەربازی هەیە یعنی دوو فرقەی سەربازی یەکیان لە سنووری هەولێر کەرکووک ئەوەی تریان لە سنووری بڵێن لە سنووری سلێمانی کەرکووک ئەوەی تریان لە سنووری هەولێر دوهۆک یعنی لەو ناوچانە لەو هێزانی هەفتا جگە لەوەش بە هەمان شێواز دوو لیوای تریان لە هەشتا و هەفتا ئامادە کردووە بۆی بخرێتە سەر میلاکی وەزارەی پێشمەرگە یعنی ئەو پرۆسەیە بەردەوامە بەڵام من هەموو جارێکی واڵێ مەڵێم یەخستن بە بڕوابوو نەکرێت بە ژمارە ناکرێت یعنی ئەبێت کە هێز یەک ئەخەی بڕوای جەنگی ئەو هێزەیە خەی کە ئەو هێزە هەموو ئەندامەکانی ئەو هێزە کوردستان بە یەک چاوسەیر بکەن نەوەکو بە چاوێکی حیزبی یان سیاسی و لە پێناوی بەرژەوەندی نیشتیمان و کوردستان ئەوان ئەو چەکە هەڵگرن یعنی دەبێت ئێمە هەوڵڵین بیر و باوەڕی جەنگی هەموو هێزەکانمان یەخین ئەوە گرنگترە لە بڵێن زۆر جار بە دوای ژمارە و بگەڕین کە چەند ژمارەی هێز یەکخراوە و دەبێ هێز هەموو هێزەکانیشێک بخرێن یعنی نەوەکو بەس هێزی پێشمەرگەی کوردستان دەبێت پۆلیسێک بخرێ ئاسایشێک بخرێ دژە تیرۆریەک بخرێ بەرگری فریاکەوتن و زێرەڤانیەک بخرێ ئەبێ هەموو هێزەکان ئەگەر ئێمە بڵێن خەونمان و طموحمان ناڵێم بڵێن خەونەکانی ئایندەمان طموحی ئایندەمان ئامانجی ئایندەمان دەوڵەتداری و بوونی دەوڵەتێکە دەوڵەت بەوە بنیاد ئەدرێ یەکەم ئەبێ هێزێکی یەکگرتووت هەبێت کە ئەو نیشتیمانە بەپارێت دووەم ئابوووریەکی بەهێزی یەکگرتووت هەبێت ئەبێ سەرچاوەکانی دارایی ئەو وڵاتان لە خزمەتی خەڵکا بێ و یەکگرتوو بێت یعنی ئەمانە هەمووی بنەمای دەوڵەتن بۆ ئایندە ئینشاءڵڵا ئەگەینە ئەوە ئەمانجێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ کەجە پاریاوەر شارەزای سەربازی و ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە ماندوومان کردی سوپاسی ئامادە بوون دەکەین سوپاس بە ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ